و هێزین سووریا دموکرات بە پشتەوانیە ئەمریکا باژارێ کەڤنێ دیرۆکیە ڕقە و مزگەفتا وەیە کەڤنار ji destê کۆمەڵا دەولەتا ئیسلامی داعش دەرخستیە لە هەمان دەمژی هێزن حکومەتا سووری شەڕی دکن ji بۆ داوی ئینانا دۆرگرتنا 3 ساڵان یا دێرزورێ. کۆنتڕۆڵکردنەوەی بەشە کۆنەکەی شارۆچکەی ڕقا پاش نزیکەی 2 مانگی شەڕکردنی هێزەکانی سووریای دیموکرات دێت و بە یەکێک لە شەڕە سەختەکانی ئەم 3 مانگەی ڕابردوودا دەنرێ بۆ ئازادکردنی تەواوی ڕقا پایتەختی دیفاکتۆی دەوڵەتە خەلافەتیەکەی ئەبوبەکر البەغدادی. الوقت فرام دبیجن مجلس چتا درخص فرام ملي قلعه دد هندري سوريا دل نافندا چتا بو الرقا براني تدبو يعني مهاجر بون اجنبي بون يعني براني جرانبونا قوتان برابو يعني نجارك بتني كذا جار يعني جمارك بر يريج كت خوازفه تاخش دسي حوالا درخه بس براسي حواله ما برخداني بر مزن كرن الفرا شر برخد موزي خو گرتن يريش چتاش کنان دل تێرۆریستان هەوڵێکی بێهودەی خۆیان داوە بەڵام شکستیان هێناوە لەوەی ڕێ لە پێشڕەویەکانی هەسەدە بگیرێت. ڕۆژانبەری چاسمەرێکی گەران هەبوو دەدی ڕۆژە جەژنەی یەکەمین ئادیەمین خواستن دژمن لە ژوی ملیدا ملی ئەمبیژن دەست لە شحادە و بەشی دەرەیی خواستن عێریشێکە قبولیانی سەرمەدە هاتن ئیدبردا هەواڵن ئەوەی شاش کێناند. برێد مەگۆڕاک نێردراوی سەرۆکی ئەمریکا بۆ هاوپەیمانێتی دژە تێرۆر ستایشی هێزەکانی سووریای دیموکرات دەکات. ئازادکردنی ئەم بەشەکۆنەی شارۆچکەی ڕقا بە مانای کۆتایی هاتنی شەڕەکان نییە. ئەمە بێ لەوەی شیکەرەوەش لەو بڕوایەدان هاوکاتی شکستەکانی لە عێراق و سووریاشدا دەشێت داعش لە خۆ ڕەخستنەوەدا بێت. جا ئەمەش بۆ مانایەیە لە هەر کاتێکدا بێت چاوەڕوان دەکرێت داعش هێرشێکی گەورە بکاتەوە بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی ڕقەوە چونکە ئەو ناوچەیە خاڵێکی لاوازە بۆ هێزەکانی سووریای دیموکرات. لە قۆڵی شاری دیرزوریشەوە لەشکری سووریا و هاوپەیمانەکانی لە پێشڕەویدان بەرەو ڕزگارکردنی شارەکە و هەروەهاش ئەو بنکە سەربازیە گەورەی لە ڕۆژهەڵاتی دیرزورە کە فڕۆکەخانەیەکیشی تیادایە. بۆ ماوەی 3 ساڵە داعش گەماروی ئەو ناوچەیەی داوە. دوای کۆنتڕۆڵکردنەوەی حومەیما لەشکری سووریا توانی بگاتە گوندەکانی خێربەتەڵاع و ئەبوو قیلا ئەم پێشەڕەویانە وەهای کرد یەکە لەشکریەکانی لەگەڵ ئەوانی لە باشووری ڕۆژهەڵاتی ڕقە و هاتوون یەک بگرنەوە بەم هەنگاوەش ڕێگەی ئەلبوو کەمال و هەروەهاش ئەلمەیادین کۆنتڕۆڵ کراوە ئەمەشیانی گەمارۆدانی داعش لە چەند ئاراستەیەکە و شکاندنی ئەو گەمارۆیی لەسەر دێرەزورە. هێزی ئاسمانی ڕووسیا یارمەتی لەشکری سووریا دەدات و پێشڕەوی هێزەکانی سووریاش بەرەو ئەوە دەڕوا لە سنووری ڕۆژهەڵاتی وڵاتەکەوە لەگەڵ هێزە ئاسایشیەکانی عێراقدا بازنەیە دروست بکرێ. ئەمەش بە جیاوازیەکدا دەنرێت لە نێوان پێشڕەویەکانی لەشکری سووریا و شەڕەکانی هەسەدە بۆ ڕزگارکردنی ڕقا. لەشکری عێراق لەلایەکی ترەوە هاوپەیمانی لەشکری سووریایە نەک هێزەکانی سووریای دیموکرات. ئەمەش یانی لەشکری سووریا دەتوانێت بە خێرایی پێشڕەویەکانی خۆی بکات لەسەر ڕێگاکانی دێرەزور. هێزەکانی سووریای دیموکرات لە ئێستادا زیاتر لە 60% شارۆچکەی ڕقەیان کۆنتڕۆڵ کردووە. تێرۆریستانیش چەند بەشێکی باکووری شارۆچکەکەیان بەدەستەوە ماوە و وەهاش مەزەندە دەکرێت نزیکەی 25,000 خەڵکی سیڤیل لەو بەشانەدا گیریان خوارد دەبێت.